بەشی دووهەمی هەڵسەنگاندنی هاوبەشی هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران لە ژێرناوی حکوومەتی ئیسلامی لە بنبەستە. بەڕێزان، لە بەشی یەکەم و بڕگەی یەکەم و دووەمی ئەم هەڵسەنگاندنەدا شکستی استراتیژیکی ڕژیم و پراوێزکەوتنی کۆماری ئیسلامی و تەقینەوەی ناڕەزایەتی گشتی، نافەرمانی مەدەنی جەماوەری و هەروەها پەرەسەندنی بزوتنەوە داواکاری تەوەرەکانمان پێشکەشکردن. ئێستاش سەرنجتان بۆ بیستنی درێژەی ئەم بابەتە ڕادەکێشم. خاڵی سێهەم: کاریگەری شکستی استراتیژیکی ڕژیم لەسەر پێکهاتەی دەسەڵاتی حکوومەتی ئیسلامی. 1. لە ڕاستیدا شکستی سەرشۆڕانەی سیاسی دەسەڵاتی ئیسلامی لە ڕووداوەکانی دوای 7 ئۆکتۆبرەوە هێژمونی ڕێبەری ڕژیمی بە توندی خستۆتە ژێر پرسیارەوە. واقعیەت ئەوەیە کە ڕێبەری ڕژیم تەنانەت بە ئەندازەی خومینی کە جامی ژەهری نۆشی و حەسەن نەسڕڵڵا کە لە بەرامبەر ئیسرائیلدا دانی بە شکستدا دانا، زاتی ئەوەی نییە کە دان بە شکستی خۆیدا بنێت. ناوبراو بۆ ڕازیکردنی لایەنگرەکانی بەردەوام باس لە درێژەدانی ئەم ڕێگایە دەکات و بە نەهێنیش داوا لە حکوومەت دەکات کە ڕێگای سازان و دانوستان و گۆڕانکاری لە ئاراستەی سیاسەتی دەرەوەدا بگرێتە بەر. ئەم جۆرە هەڵسوکەوتە گزارش لەو ڕاستیە دەکات کە ڕێبەری ڕژیم توانایی هەڵسەنگاندنێکی ڕوونی سەبارەت بە شکستی سیاسەتەکانی نییە و هەوڵ دەدات ئەو شکستانە بخاتە ئەستۆی کەسانی دیکە. بەڵام بەم حاڵەوە و سەرەڕای قەدەغەکردنی هەڵسەنگاندنی ئەم شکستە لە ناوخۆی وڵاتدا، باس و گفتوگۆکان لە نێوان باڵ و لایەنەکانی ناوخۆی ڕژیمدا بە گەرمی لە ئارادایە. پێگەی ڕێبەری ڕژیم کە تەواوی سیاسەتەکانی بە شێوەیەکی کارە ساتبار شکستیان هێناوە، لە لووتکەی نظامدا بۆتە ئاڵنگاییەکی جددی. بەردەوامی ڕێبەرایەتی ناوبراو بۆتە خاڵێکی لاوازی بنەڕەتی بۆ ڕژیم و لابردنیشی هاوسەنگی ڕژیم لە بەرامبەر شۆڕشی خوارەوەی کۆمەڵگا و گوشارە دەرەکیەکاندا دەشێوێنێت. وا پێدەچێت کە دەسەڵاتداران لە بنبەستێکی چارە هەڵنەگردا گرفتار بوون. 2. بۆ تێپەڕبوون لەو قەیرانانە، بە تایبەت لەسەر بەستێنی قەیرانە ئابووریە بەردەوامەکان لەلایەک و شکستە ئیستراتیژیەکانی ناوچەکە لەلایەکی دیکەوە، هاوپەیمانیەک لە چەنارەکانی وەلایی بە سەرۆکایەتی قالیباف و حەداد عادڵ و بەشێک لە سوپای پاسداران لەگەڵ حکوومەتەکەی مەسعود پزیشکیان پێک هاتووە کە ڕێفۆرمخواز و بناژۆخوازە میانڕەوەکانیشیان لەخۆگرتووە. ئەم هاوپەیمانیە هەوڵ دەدات شکستەکانی ڕێبەری ڕژیم بە شێوەیەکی ئابڕوومەندانە پاساو بکات. هێرشی ڕێکخراوی جەلیلیەکان، مسباحیەکان و پایەداریەکان بۆ سەر دەوڵەتی پزیشکیان، جەختکردنەوەیان لەسەر جێبەجێکردنی یاسای حیجاب و عیفاف، هەوڵدان بۆ ڕێگریکردن لە لابردنی فلترکردنەکان، داخوازی جێبەجێکردنی وعدەی سادقی سێ و هەروەها تێوەگلاندنی ڕژیم لە شەڕێکی ڕاستەوخۆ لەگەڵ ئیسرائیل، نیشانەی ئەم شۆڕشی هارترین ڕەوتە فاشیستیەی ڕژیمە. عشکرایە کە دەبێت ئەم هێزە لە ئایندەیەکی نزیکدا کۆنتڕۆڵ بکرێت. چۆنیەتی کۆنتڕۆڵکردنیان وەک هێزی زەربەتی ڕژیم لە دژی جەماوەر لەگەڵ پۆتانسیەل و دژواری گەلێک بەرەڕوو دەبێتەوە. هەوڵی هاوپەیمانی چنارەکانی وەلایی لەگەڵ دەوڵەتی کۆدەنگی حکوومەتی بەو ئاراستەیەدایە کە پرۆسەی دانوستان لەگەڵ ئەوروپا و ئامریکا وەگەڕ بخاتەوە، بەو هیوایی کە ڕێگا بۆ هەڵگرتنی گەماڕۆکان خۆش بکرێت، گەشەی ئابووری ڕوو بدات و ئیمکانی وەبەرهێنان لە وڵاتدا، بە تایبەتی لە کەرتی پیشەسازی نەوت و گازدا کە پێویستی بە 200 ملیارد دلار سەرمایە گوزاری هەیە بڕەخسێت. بەڵام پەرەسەندنی قەیرانی ئابووری و تووڕەیی و ناڕەزایەتی بەربڵاوی خەڵک لە نیزام و شکستە ناوچەیەکانی دەسەڵاتی ئیسلامی پێگەی ڕژیمی لە دانوستانەکاندا بەڕادەیەکی زۆر لاواز کردووە. هیوای دەوڵەتی ئاشتەوایی ئەوەیە کە بتوانێت ڕێکەوتنێکی نوێ لەگەڵ ئیدارەی ترامپ کات و ناکۆکیەکانی چەندەهەی ڕابردوو بە جۆرێک لە جۆرەکان ڕێبەری بکات. ئێستا بەهێزترین تیمی سیاسەتی دەرەوەی ڕژیم ئەرکی بەرەو پێشبردنی ئەم سیاسەتەی لە ئەستۆ گرتووە و پێدەچێت کە ڕێبەری ڕژیمیش ناچار بوو بێت بە نەهێنی جامە ژەهرەکە بنۆشێ و بەم پرۆسەیە ڕازی بوو بێت. خاڵی چوارم:
ئۆپۆزیسیۆنە ناوخۆیی و هێزە ڕاستەکانی خوازیاری ڕووخانی ڕژیم. 1. ڕێفۆرمخوازە ڕادیکاڵەکان یان گۆڕانخوازانی ناوخۆی ڕژیم سازێکی دیکە لێدن. ئەوان سیاسەتەکانی ڕێبەر بە شکەس خواردوو لە قەڵەم دەدەن و ئەو بە بەرپرسیاری وێرانیەکانی وڵات و داڕمانی ئابووری دەزانن. ئەوان پێیان وایە کە ناوبراو سێ بژاردەی زیاتری لە بەردەستانیە، ئەویش ئەوەیە کە یان دەبێت یاسای بنەڕەتی بخاتە ڕێفراندۆمەوە و بۆ خۆی بەرپرسیارەتی چاکسازی دۆخەکە بگرێت ئاستۆ، یان لە ئەگەری دژایەتی لەگەڵ ڕێفراندۆم دەست لە کار بکێشێتەوە و کاروبارەکان بە کەسانی تر بسپێرێت، یان ئەوەی کە تاقمی دەسەڵاتدار لە سەرکار لای بن و ڕێگە بۆ چاکسازی ڕژیم و شکاندنی ئەو بنبەستە خۆش بکەن. ئەمڕۆتە پێی وایە کە بۆشایی دەسەڵات لە دۆخی ئێستای ئێراندا زۆر مەترسیدارە و نابێ ڕێگە بدرێت پێشهاتەکان بەو ئاراستەیەدا بڕۆن. لەمڕۆ پێیان وایە لە هەنگاوی یەکەمدا دەبێت لە خەڵک بپرسن کە ئایا یاسای بنەڕەتی ئێستایان قبوڵە یان نە. ئەگەر قبوڵیان نییە، بانکێشتی مەجلسی دامەزرێنەر بکرێت بە مەبەستی داڕشتنەوەی یاسای بنەڕەتی نوێ و ئەو یاسایە بخرێتە دەنگدانی خەڵک و پەسەند بکرێت و تا پەسەندکردنی یاسایەکی نوێش پێکهاتەکانی ئێستای دەسەڵات هەروە لە شوێنی خۆیان بمێننەوە و بۆ ئەوەی بۆشایی دەسەڵات دروست نەبێت. گرنگترین ئیرادی ئەم تەرحەی ڕفۆرمخوازە ڕادیکاڵەکان ئەوەیە کە خەڵک لە هاوکێشەکانی ئەواندا هیچ جێگایەکیان نییە، هیچ گوشارێکی جەماوەری لە گۆڕەدانیە و هێزی جەماوەری لە بەرامبەر هێزی دەسەڵاتدا هیچ حسابێکی بۆ ناکرێت. هەموو هەوڵێکی ئەوان داواکاریە لە ڕێبەری و تاقمی دەسەڵاتدار. ومێدی ئەوان ئەوەیە کە بارودۆخی ڕژیم چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی سیاسیەوە و یان لە سیاسەتی دەرەوەدا بە جۆرێک بگاتە بنبەست کە بۆ خۆی بڕیاری چاکسازی و پاشەکشە بدات. ترسی ئەم ڕەوتە لە حزوری خەڵک ئەوەندە بەرچاوە کە لە نووسینەکانیان، هاوکێشەکانیان و هەڵسەنگاندنەکانیاندا هیچ جێگایەک بۆ خەڵک لە بەرچاو نەگیراوە. کاناڵە تەلەگرامی و ئینستاگرامەکانی ئەوان تەنانەت یەک جاریش هەواڵی ناڕزایەتیە جەماوەریەکان بڵاو ناکەنەوە. تەنانەت کاتێکیش کە بەرگری لە زیندانیە سیاسیەکان دەکەن، تەنیا مەبەستیان زیندانیە سیاسیە هاوبیرەکانیانە. 2. ئەوە تەنیا ڕفۆرمخوازە ڕادیکاڵەکان نین کە بێباوەڕی خۆیان بە خەڵک دەردەبڕن، بەڵکو ئۆپۆزیسیۆنی ڕاستی سەڵتەنەتی و ڕێکخراوی موجاهیدینیش هیچ باوەڕیان بە خەڵک و هێزی جەماوەری وەک گیان هاتوو نییە. لەسەر بەستێنی پەرەسەندنی ناڕزایەتیە جەماوەریەکان لەلایەک و بێتوانایی ڕژیم لە چارەسەرکردنی کەم و کوڕیە بەربڵاوەکانی بژێوی خەڵک و هەروەها لە هەلومەرجی پەرەسەندنی گوشارە نێودەوڵەتیەکان، ئۆپۆزیسیۆنی ڕاست هەوڵ دەدات سواری شەپۆلی ناڕزایەتیە جەماوەریەکان بێت. ئەوان سەرڕای بێباوەڕیان بە هێزی جەماوەر و تێڕوانینیان بۆ هێزە پاوانخوازە دەرەکیەکان هەوڵ دەدەن لەو کەش و هەوایی ئێستادا خۆیان وەک هێزی ئالتەرناتیڤ جێبخەن. ئاشکرایە کە بە لەبەر چاوگرتنی ڕاگەیەنەرە ئیمپریالیستیەکان و ناڕزایەتیە بەربڵاوە جەماوەریەکان و هاوکات نەبوونی ئیمکانی ڕێخستنی جەماوەری لە فەزایەکی لە ڕاددە بەدەر سەرکوتگەرانەدا، ئەم ڕەوتانە هەوڵ دەدەن خۆیان وەک هێزی فەریاد ڕەسی خەڵک نیشان بدەن و زەمینە بۆ دەستێوەردانی هێزە دەرەکیەکان خۆش بکەن. پێشهاتە ناوخۆیەکانی سووریا و بەراوردکردنیان لەگەڵ بارودۆخی ئێران هەندێک جار هیوای پێبەخشیون. لار حاڵەتێکدا پێویستە مرۆڤ بەرامبەر بەم ڕەوتانە گەلێک هەستیار بێت. ئەوانە هێزگەلێکن کە دەتوانن ببنە لەشکری پیادە نظامی دەستێوەردانی هێزە ناوچەیی و جیهانیەکان.